قامی هەولێرێ بکەین تاان نەباس حەمید ئەو ڕۆ 2000 تەلەفۆن لۆ کرد وڵا ئەزەکەی یان وەخت دەباگەنە سە شێرە زەڕسەکمان لۆ لێدا نەبەس حەمید یەکێک لە تاوانباراکانە ئێستا من دێمە سەری کە چی کرد بەڵام بەر لەوە ینی هەڕێن بەڕاستی ئینسانزیی بەخۆی دەستی و ڕۆژە لە کاکرەنزەر ینی ناوی ئەو هەولێریانەمان ژمارد کە ئێمە دایان ناسیم زۆربەی ئەوانەی بەرپرسی باڵان لە هەولێرێک باگراوندی جاش و اتحادی و باسی و کوڕە ئەمن و یعنی دوو پیاوی زەریفیان تێدا نییە دوو پیاوی زەریفی پارتی پێ بەدەست ناکەوی لەو هەولێرێک 1.5 ملیۆن 2 ملیۆنەی بیکاتە نوێنەری خۆی وەرە بزانە چییە جەلال پەرێشان کۆنە اتحاد بوو ئەو لە مەهات فنون زەمیلە بوو فنون ئەوەی فەنی مووسڵ بوو لە پشت جامیعە بوو لە ئەو ئێمە زەمنەم بەبیر ناتەوە دایکە بۆ هەراوەریە برادرە گوتی کورە بابە ئەوە بیرتەوە لە اتحاد بوو شاد گۆرانی بە سەدامی داگوت لە 87 یان 88 بوو لە پشت جامیعەی مەهەدی فەنی هەبوو زۆر کەس سەیارەنگ بوو بەنمونە ئەو نەبەس حەمید کوڕ ڕەئیس جاش مناقاوەتی گورە زۆرن ینی ئومێد خۆشناو بابی شەیدی یەکێکیە بۆ سەنیاریتە ئیتر ئەو بولحەیلێ دەرچوو ئێستاکە ئەزبەنی شتی وەرە ئەی هاوار کورە ئینسان یعنی بەڕاستی لۆ کەس ناڵێ ئەزبەنی بابی شەیدەش یەکێکیەوە زەم بەدام کرا بەڵام ئیتر ئەوە ئومێد ئەوەی لێ دەرچوو دیفاع لەو سیستەمە مافیایی دەکات هاوڕێیان ئازاد نەبەس حەمید بەس مقەدیمەیەک لەسەری باز دەکەین قایمقامی هەولێرێ تاوانەوەی چێک لە تاوانبارەکانە بەس وەکو ئەوە وەرە قایمقامی هەولێرێ و ئەمن زۆرێک لەو کۆنە بەعسیەکان دەبینم لە ئاسایش و لە حکوومەت و لە شوێنە هەستیارەکانیشی کۆنە جاش ئەوکەن ینی بەجددی ئەو باوکی وەی مستەشار بووە کوڕی حەمید ببوران کوڕی عەقید حەمیدە کە باوکی ئەو بوو ینی عەقیدی سەربازی بوو بەڵام دوای چواستا فەوزێکی جاشایەتی کردەوە لە خەتی دارەتووی ئەو لە ڕەبایەکانی 88 بەدواوە هێزی چەکداری وی جاشەکانی لەو منتقە بوونە وایە نەبەس ئیتر جاش بووە سەرۆک جاش بووە وەڵام جارێک لەو هەمووی وەرە لەو هەمووی چار پێشمەرگەی پارتی دەدوایتەوە ئەم دوای 87 بە خۆتانزان بەرەی کوردستانی دروست کراوە پارتی شاتەوە دەشتی ئەو لێرێ پێشترێکی ڕێی نەدەدا بەس هێزی خۆی هەبوو بەرەی جوتی شاتنەوە چار چەکداریان کە دارەتوی 87 دروست کرایە هاتیتۆ ناو هەولێ ناو دارەتوی وەڵەت بابی ئەو نەبەزەی هێزی چەکداری بی نەک بابی بە شەخسی خۆی جاشەکانی وی تەقیان لە کادیرشی پارتی کردیە بە ناوی کاروان بەورنخوایەک کەوز کادیری دەشتی هەولێرێ بووە بە ناوی کاروان منتک شەیدیان کردی کادیریان بووە بە دەرم برای خەدر منتکیە کادیرشی پارتی کوشتیە ینی ئەوە تو 88 کوشتە کادیریش بوو بابی ئەوەی ئەو دوای دەمەزموعەک نادمین هەبووە بەعسکە هات و تەسلیم بوو چوو بخوایان تەسلیم بابیوی کرد بوو هەندێک لەو خەڵک و سەرباز و ئەوانە بەس ئەوەندەی دەڵێن پێگۆ دەوتی ئەم تەسلیمتان دەکەم بەس نازانم نەتیجەتان چ دەبێت هەموو ئەدام کرام خزم کەسکاری خۆشی بوون گرنگ ئەوە کوڕەت سەرۆک جاشەکە باشە پارتی یعنی دوو پیاوی زەریفت نییە لەو هەولێرەی دابنەی دوو پیاوی زەریفت نییە ئەزە شادەکەشی لێرە شادەکەی زۆربەی بە قوپی نەزاعەتی نایە بابی شێستا ئەندامی فەلەکە ئەندامی دەڵێن ئەندامی فەلەکە و لە گوندی باغەمرایی ئەوە مەزرعەی گەورەی هەیە لێ ناگەڕە خەڵک بڕوا و کۆن مستەشاری وەکو هەموو مستەشارەکانی کە بەس قەزم ینی کوڕی قایمقامی ئێستا کوڕی سەرۆک جاشێکە ئێستا بۆتان باس دەکەم فترەی ئەو کەتنە ڕوویدایە یەکێک لە کەسەکانە نەکەمووە